بەناوی خوای گەورە و میهرەبان 30 ساڵ لەمەوبەرو لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کڵپەی ڕاپەڕین لە ڕانیەی سەربڵندەوە تاوی سەند و جەماوەری ستەمدیدە و تووڕەی باشووری کوردستان باوکاری و هاوانگی هێزەکانی پێشمەرگە بنکە و بارەگا داپڵۆسێنەرەکانی ڕژێمی باسی فاشیان کۆنتڕۆڵ کرد و بەرپرس و فەرماندەستەمکار و خوێنڕێژ و خوێنمژەکانیشان بە سزای شایستە گەیاند. هەروەها خاڵی کۆتاییان بۆ چیرۆکی پڕکارەساتی گەلی کورد بەدەستی ئەو ڕژێمە فاشیەدانا. لە ڕاپەڕیندا هەموو لایەنە شۆڕژگێڕەکان و جەماوەر بەشدار بوون و لە ئەنجامیشدا گەیشتن بە حکومڕانی خۆماڵی و بوون بە خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆماڵی. دواتر هاوڵاتیان بەو پەڕی ومێدەوە بەشداریان لە پرۆسەی هەڵبژاردندا کرد و هیوای گەورەیان لەسەر هەڵچنی. بەڵام بەداخەوە ئەرزوو دوو حیزب هەیمەنیان بەسەر دام و دەستگا فەرمیەکاندا کرد. جوگرافیا و حکوومەت و پەرلەمان و پێشمەرگە و پۆلیس و سەرجەمکایەکانی دیکەیان لە نێوان خۆیاندا دابەش کرد و هاوڵاتیانیان لە بەنیشتیمانیکردنی دام و دەستگاکان بێهیوا کرد. بەداخەوە لە کاتێکدا ئێمە بە شانازیەوە یادی ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 دەکەینەوە، هەرێمەکەمان بەوەی گەندەڵی و سەم و نادادگەری بەرپرسان لە لێواری قەیرانێکی قوڵدا دەژی و چارەنووسی گەلەکەمان بەرەو هەڵدێرێکی مەترسیدار دەڕوات. هەروەها دەسەڵاتدارانی هەرێم لە جێەوەی چارەسەری قەیران و گرفتە کەڵەبۆکان بکەن، بەردەوام قەیران و گرفت و برینی دیکە بۆ دۆخی نارام و شڵەژاوی کوردستان زیاد دەکەن کە ئەمە ژوێنەیەکی نەشازی لە لای ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ بۆ کوردستان دروست کردووە. لێرەوە هۆشداری دەدەین بە دەسەڵاتداران تا چاوێک با شێوازی حکومڕانی خۆیاندا بگێڕنەوە، وەگەرنا چارەنووسێکی خراپ چاوەڕوانیان دەکات. لە یادی 30 ساڵەی ڕاپەڕینی گەلی کوردستاندا درود بۆ ژیانی پاکی شەیدان و سڵاو بۆ کەسوکاریان دەنێرین. هاوکات بەڵێنی پابەندی خۆمان بە ئامانج و مەبەستەکانی ڕاپەڕین دووپات دەکەینەوە کە خۆی لە هێنانەکایی حکومڕانێکی دادگەردا دەبینێتەوە. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان 5 ئاداری 2021